ئازیزانم سڵاوتان لەبێت جەژنی قوربانتان پیرۆز هەمیشە لە جژن و خۆشیابن جارێکی تر لە شاشە جوانەکەی کورسات نیوز لە بەرنامەی تایبەت بە جەژن لەگەڵ هاوکارم زانە دەبینەوە میوانی ماڵەکانتان زانە سڵاوت لەبێت و جەژن پیرۆز بێت زۆر وتمان بە ئەم جەژنە شۆک و جەژنی ڕەمەزان سیاسی نەبێ جددی نەبێ یاساییش نەبێ و فایل و دیاردە و کوشتن و بڕین و کێشە و پانۆراماژ نەبێ با لەگەڵ ئازیزان گفتوگوۆیە بکەین لە چوار بەرنامەی تایبەتە بە هیوای ئەوەی کە بینەرەکانمان بەدڵیان بێت بە هیوان جامیوانەکانمان زۆر تایبەتن کۆمەڵێک ئازیز بۆ سوپاسەوە کە عومەر لەگەڵ هاوڕێیانی دەمیان شیرینکەین سەرەتا ئێمە عومەر بەڵێنی گۆرانی پێداوی نوکتە قسەی خۆش وانێکە عومەر کاتە لەگەڵمان بمێنەوە بەرنامەیەکی زۆر تایبەتە بێت با ئێمە سەرەتا زانە بە میوانەکانمان شیرینکەین فەرموو عمر بەمەکە حاضر بۆی قسە بکەین جا بۆی من ئەم لایە جەژن پیرۆز بێ جەژن پیرۆز بێ جەژنی ئەوەش پیرۆز بێ بژیت جەژنتان پیرۆز بێ جەژن پیرۆز بێ هاوڕێژان جەژنی تۆش پیرۆز بێ کەواتە ئێمە جەژنی تۆش پیرۆز بێ دەسەکان و خۆش بێ خۆش سەڵگرە ئەوە خۆشم هەڵم کرد دەستخۆش ئەنجا کا عومەر سڵاو دەبێ جەژن پیرۆز بێ زۆر سپاس دەستان خۆش بێ من پێشەکی پیرۆزبایی جەژنی قوربان لەگەلی کورد دایکی شەیدان لەگەلەکەم بە تایبەتی ئەم جەژنە بێتە مایی ئاشتی و بەرقەراری بۆ کوردستان بۆ گەلەکەمان من لەو داواکاریمەیە بە تایبەتی هەموو لایەنە سیاسیەکان ئەم جەژنەیە بیکەنە دوو جەژن بۆ گەلی کورد بە تایبەتی گەلی کورد گەلێکە کەس دە پشتی نییە بەس شاخەکان یان بە تایبەتی گەلەکەمان چەساوەیە لە عێراقەوە گوشارەکرێتە سەرمان یان لە دەور و پشتمان گوشارەکرێتە سەرمان تکا ئەەکەم لە بۆ ئەم بۆ سەرۆکی هەرێم ئەم مەسعود بەرزانی بە تایبەتی کاک پاڤێڵ هەمیشە دەستی ئاشتی درێژ کردووە ئەم جەژنەیە بکەنە دوو جەژن بۆ گەلەکەمان بە تایبەتی من لێرەشەوە پڕ بە دڵ پیرۆزبایی لە گەلەکەم و لە کورتەباڵەکان و سەررجەم خاوەن پێداویستە تایبەتەکان دەست خۆشکە توی بینی سیاسەتی بیرکەوتیان نەوەڵا خەتەی کە توی بینی بیری کەوتەوە کاکە ئەمەد باسێکی جەژنمان بۆ بکە لە ماڵی ئێوە جەژن چۆن دەست پێەکە یەکسەر بەیانی جەژن فاسۆلیا و قەیسی خوانی جەژن یان نیوەڕۆکینان ئەخۆن چۆنە لای ئێوە چۆنە ئێمە جەژن بە تایبەتی جەژنی تر تۆ هەفتەیە خۆت حازرەکەی بۆی لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی خواردنەوە لە ڕووی پێداویستەکانی ماڵەوە پێداویستەکانی ترەوە جەژنی مناڵەڵیان ساکاڵی جەژنی مناڵی چۆن جەژنی مناڵی بە تایبەتی ئەو سەردەمە لە ڕووی ئەلکترۆنی و پێشکەوت و وەکو ئستاد نەبوو ئێمە لەو کاتەیە تر جلوبەرگیان بۆمانە کرد جلوبەرگەکانمان هەڵەگەل ئێتر لە ئێوارەوە لای خۆمان دامانە ناو پێڵاوماندا ئەتا بەیانە هادی تر ڕوویمان ئەیتر سەری عارەبانە و تر جۆلانی و بە شێوەیە لەو کاتەدایتر سەردەمێکی خۆش بوو سەردەمێ بوو بە تایبەتی جی لێ بوو ئەو سەردەمە بە تایبەتی ساکە ئەو سەردەمە نەماوە ینی وای لاتوە لە ڕووی کەلتوری و لە ڕووی ژیانەکانی ترەوە هەمووی گۆڕامە لە سەرچناری کاوەر هاتووی بە مناڵی بۆ سەرچنار زۆر یادگاریمەیە یادگاری خۆشمەیە بە تایبەتی سەرچنار ساکە سەرچنارێکی ترە تا ئەم مدەیەش مدەی پێشەوەش کە کاک پاڤێڵ و بڕیاریدا کەس ناتوانانی بێتە ئەیرا من لێرەوە دەستخۆشی لە کاک پاڤێڵەکەم بەڕاستی سەرچنارەکەی جارانە بۆن و ڕۆیشتن و هاتن و ئیتر لە ڕووی گەشت و
هەموو قەڵەباڵخی ئەمانە بە تایبەتی ساکە سەرچنارەکەی جاران ئەوەندەی کە من معلوماتم هەیە کاک عومەر لە جەژنانە زۆر حەزی لە خواردنی قەلە کاک عومەر باسێکی ئەومان بۆ بکە بۆ حەزەکەی جەژنان قەلب خۆی جەژن بە تایبەتی جەژنە بێ ئەو جەژنە هەم پیرۆزە هەم لە ڕووی تۆ ئەبێ جەژنێ بێ تۆ هەم لای خوا ئێمە بە تایبەتی لە ڕووی ئیتا نوێژ و ڕۆژ و ئەمانەوە بە تایبەتی جەژنی قوربانش ئەبێ وا بێ سفرەت ئاوەدان بێ نەک جەژنی قوربان هەمووی سفرەی ئاوەدانە من بۆ یەکە تێشتی خۆش هەر تێش من بە دوای خواردنی خۆشە بە تایبەتی بەسپاسەوە لێرەشەوە پیرۆزباییان لەکەم و لە بنەماڵەکەم و هەم بە تایبەتی باسی یادگاری خۆشت کرد لەسەر سنەر کووە یادگاری خۆش چیت هەبوو مەسەرەن شتێکمان پێ بڵێ یادگاری خۆش کاکەزانەی ترگای خۆشی تیا بوو بە تایبەتی لە گەنجێتیە باشووی بەڕاستی شەڕم بۆ منەرەوە نامێمە بەم جەژنە نامانێت ئاژا و شەڕی بەڵام ئەگەر بە گەنجی شتێکە کردو بە تابەت دەم سەرچنارە ناکەم کەس ئاگەی لێ بێت بۆ ئەمەی بڵێ بە گەنجێتیە نەوسن بوو لە هەموو ڕوویەکەەوە بە تایبەتی لە گەنجێتیە بە شێوەیەک بوو کە من برادەرەکانم ڕەفیقەکانم بە هەر شێوەیە بێ من کورتەواڵا بوومە کورتەواڵای لە ڕووی دەستەوە یان کاریگەری نەکردووە لەناو کۆمەلگایە لە ڕووی وشاریکردنەوە کۆمەلگایە زۆر بە چاوێکی بەڕێزەوە تەماشاکراوم لە هەر شوێنێک بوومە بە تایبەتی بە چاوی بەڕێزەوە تەماشاکراوم ئێتر ئەو کاتانش لە سەرچنار بووە کاکە کامێراکە بژێنەوە کامەر شتێکمان پێڵێ دوای پێکەڵەو کاکزانە ئەو مایکەمان بێتی دەبەست دواترە گەڕێنەوە لات چونکە بەڵێنی ئەوە پێیان کە گۆرانیمان بۆ بڵێ باچینە لای خاتون تۆ مایکت نزیکە ساڤۆ خان سەرەتا دەستخۆشی ئەم بەردامە جوانەتان لە یەکەم زۆر سپاسەوە پیرۆزبایی جەژنی پیرۆزتان لە یەکەم و جەژنە پیرۆزە لە هەموو هاوڕێیان ئەەکەم و ساڤۆ خان ڕۆژانە بە چیوە سەرقاڵی باسێکی من خوێندکارم خوێندکاری پۆلی توانزەم لە مەکتەبی ڕاست تاقیکردنەوەکانت کرد بەڵێ بەڵێ ئەی چۆن بووی باش بوو الحەمدولله جەژن لای تۆ چیە گەێنێ چۆن خۆت بۆ ئامادە کرد پلانە چییە جەژن لای من جل حازرەکەی خواردنی خۆشە خۆی لە لای من کە ئەخەوی ئەو جلێکە لەبەرەکەی لە تنیشتا دانیت و بۆ بەیانەکەی هەڵەستی لەبەریکەی پلان دانی لەگەڵ هاوڕێکان تا بچیتە دەرەوە بەڵێ لە ماڵەوە خواردنی خۆشە لەگەڵ خێزانەکەتە بەڵێ ڕێک خولیە ئێوە چییە ساڤۆ خان خولەی ئێمە ئەوەیە هەنەی هەست بۆ نەکەی کە تۆ کورتە باڵای هەست هەیوەکو کەسێکی ئاسایی جەژنی خۆ بکەیت و تا هەروانی ئێستامە ئەو بەرنامە تایبەتە لە خزمێت ئێوە ئەمە دڵخۆش بووین لەگەڵێەوەکو کورسات ئێمە زیاتر دڵخۆش بووین ئای بژی بزانین کاخالی دوانێ کاخالیت دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم جەژنە پیرۆزەی جەژنی قوربانتان یەکەم لە هەموو لە ئێوە لە هەموو ئەندامانی کۆمەڵی کورتەباڵەکان بە تایبەتی کاکەم بەڕێز جەژن لای ئێمە تایبەتمەندی خۆی ئێمە و کاتێک کە مناڵ بووین دنیاونە پێشکەوتوو نەبوو چیتانە کرد جارێ مانگە جەژنی ڕەمەزانە ڕۆیشت ئەمان و دایە چەندێک ماوە بۆ جەژنی قوربان یعنی ئەوە حەزمانەکە زوو جەژن بەهاتایەت ینی ترکە جلمانە کردڵای خۆشەکە لەو بوو ئێمە مناڵ بووین ماڵۆ ماڵە گەڕانی تر ئەو کاتە باوی 50 دیناری و نیو دیناری بوو ئەگە هەچ کەس 50 بدا پێمان بۆمانزانە هەموو دنیای خۆمان بوو جەژنانێ مناڵ ئەیتر چکلێت بوو نقلانە بوو نقل بوو ئیتر هەبوو تەمەنیە بوو بۆ ژنی وەکو نەنەپیرۆمانە زۆر خۆشت بیرە لە جەژنە وڵی جەژنی ئەو کاتە ها زۆر خۆش بوو سیرە ڕەحم زیاتر بوو ئەو کاتێ مناڵ بووی ئەودا لە دەرگای ماڵانی عنی بەگینێکی ئیسا وانە ماوە بۆ ئەم جەژنی ئیسا دنیاوەنە پێشکەوتووە و مناڵش ئەوەنە ناچێتە ماڵان بگەڕە و لە دەرگای ماڵان بە تایبەتی لەو سەردەمەی ئەوسا وانە بوو ئیسا تەکنۆلۆژیا زۆر بووە گەڕە جەژنە پیرۆزەیەکی لێ نووسێ و خاوەنی لەخوا بەزە خاوەنی دوو مناڵشم
تەمە درێژ باسێکی ئەومان بۆ بکە چۆن ژیانی هاوسەری وەڵی ژیانی هاوسەری ژیانی هاوسەری تە قسمەت بوو ئەو کەسەی کە من زەواجم لەگەڵا کرد بەڕاستەکەی من ترسم نییە یعنی هەموو شتێکم لە ڕووە بەڵێ خۆشەویستی بوو خۆشەویستی ما بووی تر قسمەت نەبووە بەس ئەمان کە زەواجم نەگەڵاکە شتێکی کوتوپڕ بوو لە ڕێی یعنی کەسێکی بادە بڕێک و پێک بووی تر قسمەتەکە ئێستاکتر تا خۆشەوەکی ئارەوەڵا هەتاکو و مردن خۆشمەکە جژنی سەرەتا دەستخۆشیتان لێ ئەەکەم ئێمەتان بانکێش کرد بۆ ئەم بەرنامە جوانە دەستخۆشیتان لێەکەم لێرەوە جەژنە پیرۆزە لە هەموو گەلی کوردستانەکەم لە کەسوکاری شەهیدان و لە کورتەڤاڵەکان لە هەمویان بێ جیاوازی جەژنە پیرۆزە لە خزم و کەسوکار و خێزانم و سێ مناڵە چاوگەشەکەم لێرەوە چایان ماچەکەم ڕاستەکەم کاک عومەر لەگەڵتانە و بە تایبەت لە جەژنا و ئەو پەیوەندیتان چۆنە جەژنە پیرۆزەتان لێکە لە جەژنانە بەڵێ جەژنە پیرۆزە لە کوونەکە لێرەوە توانن لێ بکەن ینی لێرە ئازادن هەر گلەی یەکتان لە کاک عومەر هەبێ یان لە جەژنانە کەم تەرخەم بێ لەگەڵتان پیرۆزباییتان لێ ناکە ئەتوانن لێرەوە بە ئاشکرا بیڵێن وەڵا جەژنە پیرۆزەمان لەگەڵاکە تەلەفونەکە و جەژنە پیرۆزەمان بۆ کاکەلوێست تۆ جەژنی لای تۆ لە مەسەڵ کە عومەر باسی کرد لە مناڵی چۆن بوو لە جەژنا چۆن چیتە کرد چیت بیرە چی فەرقەکەی ئەو جەژنە بۆن منە لەگە مناڵی تا وەڵای هین ئارە و کاتە خۆش کاتی مناڵی هەموو کەسێک مناڵی خۆشە چونکە مناڵی جەژنی مناڵی جەژن بەڕاستی بۆ مناڵە مناڵ هەموو کاتێک خۆی ئامادە ئەکا بۆ جەژن پێش ئەوەی کە جەژن بێت زووتی خۆی بۆ ئامادە کە بگەڕە ناو کۆڵانەکانە چکلێت کۆ کاتەوە بە ئارەزی خۆی بۆ کۆڵانەکانە ئەگەڕێت دیاری ئەکات بەس جاران خۆش بەس ئێستا وا نەماوە جەژنی جاران نەما نوکتەی خۆشت لایەدایم هەردایم دەم بە خەندە و پێکەنین و نوکتە و لە ناو مەجلیس و جاشتێک بۆ ئێمەش باسکە بەڵێ وەڵای ماکەت نزیکە من بەسەراتم زۆرەمانە ئەوم بەدڵە بڵێ من سەفەرێکیان زەرعاتمان کرد بوو لەو دەشتا شارە زۆر لە بازیان مەرەزەمان کرد بوو ئیتر من ئەو برایم وتی وەرە لەگەڵ ئاچین بۆ مەهینە مەرەزەمان کرۆچین بۆ لای مەرەزەکە لەگەڵ ماوەتم باش ئیتر منی چوم لەگەڵیا چوم لەگەڵ وتی تۆ ئێوارە درەنگ وەرەوە ئەو ئیشیە بوو وتی ئاوەکان هەمووی بگرەرەوە با دەسە مەرەزەکە وتم باش وەڵامیش ئاوەکانم هەمووی گرتەوە ئەمانە و دوو زەلام و ئافتەتێ لە خوارەوە خەریکی زەرعات بوو هەر بانیانە کرد ئاوەکە مەبڕا ئیترش خۆم چوومە خۆم نەکردم بە کەڕ و لاڵ ئیتر بە ئیشار قسەم لەگەڵا کرد ئەمانە تر بە ئیشاتم قەڵەمتان پێە ئاشتم بۆ نووسین جادانێک هەی لە کەڕەخۆ خوێنەواریشی هەیە وەڵای ئیتر هینە ئێتر زۆر قسە دوان لەگەڵما هەر نیانزانی چۆن بۆ وەڵایتم من فکرم زۆر بۆیە وەڵایتر هەر قسە هەر دوان وەمان هەر قسەم نەکرد تی جۆم نەوتیان وڵای مادام ئەم کەڕە ئەمەنە زیرەکە شەوی ئاوەکەی نەبڕین ئیتر من بێخەم و ڕۆیشتمەوە ئیتر پاییز بوو لە هاتم بۆ ناوبازاری سلێمانی لێوە کوڕێک ڕەفیقم توژوتی ئەڕۆیت وتم ئەرەوەڵاوتی باڕێن بۆ پاسەکان چین بۆ پاسەکان بەدەم قسەکردنەوە ئەڕۆیشتین چینە پاسەکە کابدای ئاوا سەیرە کردم وری ئەوە تۆ کەڕ نەبووی وتم وەڵا هاوینان کەڕەوە زستانان چاگەمەوە ئەرەڵا ناسیوەرا سەیرەکان خۆش باڵانس وەرەگرین بەڵام خات و پرشنگ مایکەکە نزیککەرەوە سەرەتا پیرۆزبایی لەگەلی کوردستان و دایکی هەموو شەهیدانەکەم و لە کۆمەڵی کورتە باڵەکان و ستافی کورسات سپاس سپاس دەکەم خات و پرشنگ ڕۆژانە بە چیەوە مەشغوڵن وەڵایی ئیشی ماڵ و ئیتر لە هەفتەیەک شاسێ ڕۆژێم بۆ دەوام بۆ کورتە باڵەکان لەگەڵ کاگومەرە ئیشەکەی بەڵێ
ئەی بینتان چۆنە ئاڵەن لەخوا بەزیابێ عیمان کامەر زوو زۆڵەن لە پرشەخان تووڕاوی مجا من زانیاری تەواوم لەسەرەوە کۆ کردوێتەوە بەشەوە زانیاریم هەیە زانم کە نازانم بۆ بینە باش ناشتوانە بلەوانی ماوەیەکی زۆرە من ئەو زانیارانم لە لای خۆم وایە پرشەخان ئەیفتانە خزمینە جەژن لای تۆ چۆنە تۆزە تووڕەبوون وشتی هەیە کاگومەر ئەو برای گەورەیە ئەوەی شەبێ خەیتێکە ئەی کێشەتانە لەگەڵی جەژن لای من تایبەتمەندیەکی هەیە من ئێستاش هەر لەسەر دەستوری دایکم بە ڕەحمەت بێ هەر بەیانیان زوو چێژ لێ ئەنێم بۆ مناڵەکانم قەتی شەتا بمێنم ئەو هینە مناڵی خۆشتر بووە فلسوعان مناڵی زۆر خۆشتر بوو خۆشیەکەی لەوا بوو کەیتر بەیانی جەژناوە خۆمانە گۆڕی من ماڵی مامەکان و خاڵموان نزیک بوون یەکسەر ڕامەکرد لە خۆشیەوەی جەژنانم بنێ هەر خۆمە گۆڕی یەکەم شوێنم ماڵی خاڵم و مامم بوو لای ننکم جەژنانم باتێ دوو شتی خۆشیشم هەیە لە جەژنا جارێکان جا خاڵم تاقانە بوو کە ئەڕۆی بە دوایە ئاڕۆیشتم چین بۆ چوو بۆ سینەماوتم هەریم وتی دە باشە سینەما سیروان بوو وڵا کە چوینە فلیمێکەوە مناڵ بوون تقریبا 6 ساڵان ئەو خەوە لێم کەوت خەبەن بۆ تیاسەکە هاتمە دەرەوە شەو بوو هاتمە دەرەوە شەو بووم جارێکیشان هەر مناڵ بم عینەن دایکم جلی بۆ هەر لە جەژنا هەر لە جەژنا جلەکەم تەواو نەبوو تاکو گەیشتە بەیانی سعات تقریبا 7:30 جا چوومە سەر خەیاتەکە تا بۆی تەواو کردم هەڕە شەو لێ کرد ئەموو ئەگریام هەموو هەرە بێ بۆم تەواو دەست خۆش بێ پرشەخان جا خاتونێک لێرەیە زانە من حەزەکەم بچمە لای فەرمەڵە کاری دەستی لەگەڵ خۆی هێناوە ئەگەر مایکەکەمان بیتێ خاتوو دەستەکانە خۆش بێ بەخێر بیت خاتوو سنوور بەخێر بێ خاتوو سنوور باسێکیم شتانەمان بۆ بکە لەگەڵ خۆت هێناوتە ڕۆژانە بم کارانەوە خەریکی یان چۆن ئەگەر باسێکی ئەم شتانەمان بۆ بکەی کە دروستەکەی ئەمە بۆ جلەکانی من هەستەکەم زۆر جوانیش بێ شوێنی جلی کوردیە بەڵێ ڕۆژانە سەرقاڵم بە هاوکاری کۆمەڵ و شارەخانی بۆ پشتوانەکانمان دەستخۆشی لە کامەروانەکەم بەڵێ کامەر پێشمانەی پەرە بە کارەکانمان بدەیت مایکەت نزیکە ئەگەر زەحمە مایکەکە نزیکەیتەوە ئەمە کاری ڕۆژانی خۆتە یان کاری تریشت هەیە و ئەمە وەکو لاوکی ئەمە کاری ڕۆژانی خۆمە باشە هیچ کارێکی ترم نیە بەس ئیتر هەر کاری دەستیەکەم تۆ بۆ مەبەستی فرۆشتن ینی بەڵێ بەس زۆرم پێ ئەڵێن کارەکانیشان بەدڵە بۆ پێشانگەڵ کۆمەڵە چۆن هاوکاری دەکەن تۆزێ لەگەڵ کامەرن کە کامەر چۆن هاوکاری دەکەن هاوکارمە لە ڕووی مادی معنەوە هاوکارمان هاوکاری تەکا لە ڕووی مادیەوە بەڵێ ڕووی معنەویشەوە بەڵێ باش جگە لەمە چی تریتر هەیە کە ڕۆژانە پێوی سەرقاڵی کات وڵا هەر ئەم کاراناکەم ئەمە چۆن فێر بوویت ئەگەر نزیکەیتەوە سپاس دەکەین دەستم پێ کرد ئەوە بەشداری خولێکیشم کرد بەشداری خولێکم کرد لە سیانسە کچی جەستە ساقا من جوک ئەوان شادم بەدەستێنە مرتاحی لەگەڵ کارەکەت بەڵێ ئەتەوێت بێت بەرەو پێشوشتی باشتر جوانتر و بەس گلەی بێخات و سنوشتێکی سووریتیانە بوو من بۆ سەرجلە کوردەکانقینە کە بالەیە بێت لە جوانە دوای هەڵیەگرم باشە دەسەکانە خۆش بێ ئەگەر مایکەکەمان بیتێ ئەنجاوە بزانم ئێمە گۆرانیشمان هەیە من بیڵێم وڵا ئەگەر بۆمان بڵێ خراپ نابێ بڵێ ئەوانە لێرە بەتەمای گۆرانین کامەر گۆرانیمان بۆڵێن ئەگەر باکت بۆ ناوە بەڵاهی من ویستم بێمە ئێرە دەبا ئەوانش جەژنە پیرۆزانەیە بکەن بە کورتی بە ئەم لاش لێ نەکەن دواترە چینە لای گۆرانیەک بڵێ کێ قسەمان بۆکە بە مایکەکە وەرگرێت کاک مستەفا بەڵێ کاک مستەفا سڵاو لێ بێت جەژن پیرۆز بێت سڵاو لە تۆش سڵاو لێ هەموو بینەران و بیسەرانی شاشێکی جوانەکەی کورسات جەژنتان پیرۆز بێ هەر لە خۆشی و شادیا بن پیرۆزبای خۆماڕاستی سەرجەم کەس و کارەکان بووە کەس و کاری شەیدان و ئەو هەموو خەڵکی کوردستان بە تایبەت من سوپاسانەکەم وەکو بەشی وەکو کەمەڵێ کاری هوەری باسەکەین وەکو ڕێکخراو کە هاوکارم بوونا من لە کۆمەڵی کاری هوەریە بەشداریم پیاکرۆ لە شانە و درامە و سینەما و بەشداری بەشداریت کردووە بەڵێ وڵێ لە چ فیلمێک وڵا ئێستا حالەن درامەی باڵەخانە هەیە حالێن بەڵام ێشتاکانە کەناڵەکان وەریان نەگرەوە بزانم کە بەنیازن لە کەناڵی کورسات پەخش بکرێت
و بەشداری درامای سەرێک وەزار کڵاوم کردووە بەشداری درامای سەردەمی تەکنۆلۆژیام کردووە ئەتر لە شانۆکاشە نزیکی 30 شان و زیاترم هەیە لە بەسەراتی خۆشیت لایە وەڵی بەسەرات زۆر بەس بەخۆی ئێستا حالێ نامادەێت بۆ خوا گەورەی ئێستا مەگەر بەسەر هاتێک خەریکی فیلمی سینەمایی هەپی بەیاز بووین لە سلێمانی ڕۆژیشان مەشەدێکە بوو کە با مناقەشەیەکمان هەبووە وەڵا شەڕێک بوو بە شەڕەکە بکرایە من لەومدایە لەومدا هەرچۆن ئەوم خستە عرز نەمزانی دارێنە لەگەڵ پشتوە قسەی کردووە یەکێترش لەو لاوە دێت تاوە لە سەرمەیە بەڕاستی ینی چێ لێدای کابرای ئەکتەرێتریان هەبوو لە پشتەوە بەس ئاگات لەوە ئاگام هەلەوە نەبوو ئارێک گوزانی تاوەیەکە خوارد وەڵای مەجبور سرم تێک چوون پێی وڵا دوای دووبار تێکاکە دووبارە و سێ تاوام پێ خوارد سرم ئاوسا بوو دوو ڕۆژێک وتم تەسویر ناکەم من بۆ خۆدا ڕایگرن یارە وەڵا دەسەکانە خۆش ئەگەر مایکەکە بەن بە سەرەتا بەخێراتلانەکەم پیرۆز بێت جەژنی قوربان لە کەناڵەکەتان و سەرجەم مسلمانانی کوردستان و مسلمانانی جیهانەکەم من وەکو بەشی وەرزشی ئێمە تیپەکەمان لە خۆمان لە ئیندا مەزراوین لە 26 یانزەی 94 تیپەکەشمان لە 96 دامەزرا تیپی تۆپی پێ زیاتر یاری تۆپی پێ بەڵێ لەو کاتۆی دل بەشدارین دامو چالاکیی وەرشیە لەگەڵ هونەرمەندانە لەگەڵ تیپی چەخماخەیە لەگە تیپی چەخماخەیە یاریمان کرد 12 بەیەک لێمان بردنەوە بەڵێ بەسەراتێکی خۆش لە جەژناک وەڵی کا خالی وەڵی لە جەژنای هی مناڵی لە یاد پێ تۆزی هی مناڵی بیر بەڵێ لە شتێکمان پێ بڵێ وەڵی کاتی مناڵی بوو شەڕ مناڵ دروست دەبێ بەڵێ لەگە دانێکە خەریب بێ بە شەڕمان ئەو لە من زلتر بوو وتم بۆ شەڕەکە دوانەخێن بۆ هاوین دەرەقەتی ناتم با دوایخێن بۆ هاوین باشە دەسەکانە خۆش چینە لای گۆرانیەک پشتیوانیش قسە نەکە کاک دڵشاد دوایە گەڕێمە وڵات ئەمە تۆزێک کاک دڵشاد و کامەر لە بەرنامەکە بیانین بێ کا تۆزێ ئەگەر هاوکاریم کا کاک دڵشاد نوکتەت مابوو باش دێنە وڵات زۆر باشە دواتر ئەگەر مایکەکە دەین بە کاکە لوقمان سڵاو لێبێ با جەژن پیرۆز بێت جەژنی خۆتانش پیرۆز بێت جەژنی سابقەتانش پیرۆز بێت لە هەموو لایەک زۆر پێمانیش خۆش بوو لەگەڵ ئێوە دانیشتینێکمان کرد ئێمە خۆشحاڵتر بووین زۆر دڵخۆش بووین و جەژنە بۆ ئێمە زۆر تایبەت بوو لەگەڵ مەمنونتانی سەلاح داودەی زۆر خۆشەڵیت ها بەڵێ تۆ خەڵکی شوێیت من ئەسڵ کەرکووکم بەڵێ وانە بەڵێ هەر ڕێک ئەمان بیتەوە ئەو دەشتی کەرکووکە لەگەڵ بینەرە دۆخی جاران کاکە نای بەڕێست ببوورە دلۆڤان کاکە دلۆڤان تۆش ژەنیاری سایزەرێت سەرەتا جەژن لە هەموو خەڵکی کوردستان و هەموو مسلمانان جیهان و کورتە باڵایەکەن جیان پیرۆزەکەم لە دایک و باوکم و خانەوادەکەشم لە توی بەڕێزیش لە کەناڵە جوانەکەتان سوپاسن کە ئێمەتان بەسەر کردەوە مەخۆم ئاسفۆرگم مەمنونم خۆم ئاسفۆرگم توانای بەهرەی بۆ دڵخۆشی خۆتیان بۆ کاری تریش کاتی تریش وەڵی خۆم پێ مەشغوڵ کردووە و حەزەکەم پەری پێ بدەم سوپاسەکەم حیات کاکە ڕێکەوت هۆزە تۆ شتێک بڵێ لەسەر جەژن کاکۆزە وڵا جەژنە پیرۆز بێ و جەژنی کەناڵەکەتان پیرۆز بێ لە ئێو لە هەموو کەناڵەکە و لە هەموو خەڵکی کوردستان کاک لوقمان من مایکەکە دەم بە تۆ لەگەڵ کاکە ڕێکەوتە دلۆڤانە ئیتر هەم ساحەکە بۆ ئێوە باشە فەرموو کاک لوقمان با گوێمان لە گۆرانیەک وخوما
رجال جان الرجي ججناني هنا يا ابو معناي قلينا وديما وليلى وخما دكم هاتوا بابيتوا خان زاد خير بيه بن بخشا تابيك الله تابيك دليم بيه أو شواي نار زايا دك برابيران بيه كوتشي سوري كوتشي بكي برابون بيه ومن دا رمجانا جدا ضياليم بلا رولن زي خومن خويدا لرياني عتوا بابيتوا خان زاد خير بيه بن بخشا سابيك الله تدك دايك تكور بيه الله دەست خۆش کاک لوقمان دەست خۆش بژی زادەینە وڵات کاک لوقمان دەنگت هەر خۆش بێ ئەو مایکە بدۆ بە من لەوێ هاوڕێکمان بە قسەمان بۆ بکات زانە کوێتر قسەمان بۆ بکە هاوڕێجان تۆ قسەیەکمان بۆ بکە جەژنە پیرۆزانەیەک بکە بەسەرهاتی تۆ لە جەژنە سپاس من بیران نەزمەدین خوێندکاری بەشی کۆمپیوتەر قۆناغی سێم لە زانکۆی کۆمار خۆش بێ ئافرین ڕۆژانە بەچی سەرقاڵی کاکە بە خوێندنەکەم و زیاتر وەکو دیڤلۆپەری وێبسایت دەستت خۆش بەسەرهات چیت هەیە بەسەرهات لە زانکۆ شتی خۆشمە لەگەڵ هاوڕاکانمە لە زانکۆ لە زانکۆ شتی خۆشمە لەگەڵ هاوڕاکان دە شتێکمان پێ ناڵێ جارێکیان 8.5 دەسی پێگرت دەرس یعنی 8.5 دەسی پێگرت ئێمە سعات 8 لە بەردەم پۆلەکەەوە سەبێنە هاوڕەکەمە سەیری کاتمانەکرد باش بۆ مامۆسانیات بوو یان بۆ دکتۆرەکەیان بۆ پۆل کە سەیری کاتمان کرد 8.5 دەست پێ کاتر یەکێک لە هاوڕەکان بە دکتۆرێکی پۆلەکە تری باش مامۆستا لەکوێ بۆ نایێت تەرەوتی ئێوە کاتەکەتان غەڵەت بووە ئێمە کاتە سیستەمەکەی نزی بوو نەمانەزانی نزیەکان باش نەبوو ئەو کاتە بووە یادگارێکی خۆش لە یامان ئەو خاتونە جەژنە پیرۆز بێ جژنیش لێش پیرۆز بێ لە کورسات و لە گەلی کوردستان و لە کورتاباڵەکانی خۆمان لە جەژنا خواردنی خۆش دروستەکەی خاتون بەڵێ ئەدی باسێکمان بۆ بکە بزانین چی لێنەی قەیسی و فاسۆلیا و یان حەز لە بابەتی ترە بۆ جەژن و هەیە حەزەکە لە جەژنا سەر و پێ لێنێ ئەوتەی زەواجم کردووە لە ماڵ خۆمان جەژن ناکەین خەسومەڵێ وەرنەوە بۆ ئەوێ هەر خۆم و پیاوەکەن مناڵی کچکۆلیشمانێ ئاڕۆڵا بینمان زۆر خۆشە زەواجی کردو خاتون وەڵا لە 2020ەوە سێ ساڵە هەتا ئێستا جەژنان هەر لە ماڵی خەسووت بەڵێ لەوێ بن بەڵێ بەڵێ یای لە ماڵی خۆتان نەوەڵاتی بۆ ئەوێ چۆن هاوسەرگیریت کرد هاوسەرەکە و چۆن ناسی وەڵا لە ڕێ دراوسەیەکمانەوە بوو ئیتر من هاتی کوێوانمانە کرد ماڵی براکەی ئەوش دراوسەیە و دراوسی خۆمان در کەچوم بۆ ئەوێ وتی هینە کوڕێکەیە شووەکەی منیشتم با سەیریەکەی نەگە بەدڵم بوو قەیچێکە تر سەیریەکمان کرد دوێکمان بەدڵ بوو زەوازمان بەڵێ بەدڵە بۆ بۆیە هاوسەرگیر و لەگەڵ کردووە کەسمان هەیە لێرە کاک عومەر هاوسەریەک بن خێزانە بێکەوە کێ بوون ئەو مایکەمان ئەگەر
با من هەندێک پرسیارتان بکەم کێوکێ ئەو قسە بکە جەژن پیرۆز قوربانی بم سەلامەتی جان سوپاس چۆن هاوسەرگیریتان کرد پێمان بڵێ وڵا هاوسەرگیری بە خۆشەویستی بوو ناوە تا خۆی لێرێ شتمان پێڵێ ژانێک پێک بێنین دنیا هیچ نییە چەندێکە زانە چەند ساڵت بێ چەند ساڵە هاوسەرگیریتان کرد 11 ساڵە 11 ساڵە تەمەند درێژ بخارێکتان سەرکەوتو بێ بەچیەوە سەر قاڵم مەسەلەن ئەرکەکانتان چۆن دابش کردووە خاتون یارمەتی دەدا لە ئیشی ماڵەوە یارمەتی نادا ئەو ئیشی دەرەوە کا و تۆش ئیشی شتەکان بێنم بیکە و میمیخۆ بێکەوەی خۆم خواردنی خۆشەوانە ئەکید یەکتریشتان زۆر خۆشیان ساڵ چۆن مینێمان وانە تەمان درێژ تۆ چیمان پێڵێ چی پێڵێ خۆش دەوێ خوا لە یەکتان نەکە کاسەرۆت بەسەرهاتێکی یاریەکە یاریەک لە یاریە لەگەڵ چەخماخەیە مایکە نزیکە هەر خۆش دوو یاریزانی بڵێن تیپەکە بووم لە 2009 خۆم خانەنشین کرد بۆ وازم لە یاریە تەمانەکەی گۆڵچی بووی چی وەڵی ناوەڕاست بوو ناوەڕاست بوو بەڵێ ئەدی قایت عومەر عومەر هجوم بوو هجوم بوو گۆڵێکی بە دوو گۆڵ حساب بوو واستەتان بۆ کرد مایکەکە نزیکەیمان کرد وتیان یاری بکەن گۆڵێکتان بە دوو گۆڵ حسابێت برمانەوە دوانزە گۆڵ ینی کامەر گۆڵێکی کامەر یاریزانێکی چۆنە بەڵێ کامەر یاریزانێکی چۆنە یاریزانێکی باش بوو قەدیم بەجە ساعتی خۆ زانی وەزن و ئینەکە زیایی کردوێت خۆن تەمەنەکە کراوێت خۆ یاری ناکرد بۆ شێوەیە تیپەکەشمان هەر لە ئینە بەشداری بەتوڵی بڵین بەغدادین ئاسی محافظەکانی عێراق پار بەشداریمان کرد لە ئاستی محافظەکانی عێراقا پلەی سێممان بەدەستێنە ئەم ساڵش هەر بە هەمان شێوە بەشدارین خۆمان ئامادە کردووە چەند یاریێکی دۆستانەکەین و بە تەمای بڕۆین بۆ یاری لاتر نام لە مانگی حوتیان لە مانگی هێشتا ئەو دەورەی دەست پێەکە سەرکەوتوو بن چیت لە کاک پشتیوان ئەگەر دڵشاد مایکەکە بێ بە کاک دڵشاد کاک دڵشاد جەژنی پیرۆز بێ جێژن ژێوە پیرۆز بێ لە تەواوی کورتەواڵەکان و هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانیش پیرۆز بێت دەستخۆشتان بەرنامێ جوانەی بەڕێستان کە تایبەتە کراوە بە ئێمەی کۆمەڵی کوردەواڵەکان دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم بۆ سپاسگوزاری سەرجەم ئەو کەسایەتیانەی کە هاوکار و پاڵپشتی ئەمەی کوردەواڵەکانن لە کێش و گریفت و داواکاریەکانن لێرەوە دەستخۆشی لە کامەریشم کە هەردەم هاوکار و پاڵپشتی سەرجەم کورتەواڵەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان دەوامتان لەگەڵ کاک عومەرە بێ بەڵێ بۆ ئەڵێن زوو حەزەکەی کاک عومەر تووڕەکەی بەچی تووڕە بێ بدا بۆچی بۆ حەزەکەی ئەزانانی چۆن کاک عومەرەگە تووڕەش بێ تووڕەکەی کاتیە چەند دقەیەکە و کۆتایی دی یعنی تۆ چێژ لەوە وەرەگری ئاوا جارجار تووڕە بەزەبەت لەبەرەوەی زۆربەی کات تووڕەبوونەکان لە مەساڵحی کۆمەڵی کورتەواڵەکان و بەژەوەندەکانی ئێمە کورتەواڵەکاندا زۆر خۆش ئەگەر مایکەکە بابینەوە بە کاک عومەر تۆزێک گفتوگۆ بکەینەوە بەڵام شتێ خۆشتان بۆ باسەکە گۆرانیمانەوێت کاک عومەر کاتی گۆرانیەکە هاتووە کاک عومەر بازی گومەلەرزەکەکەم خەڵکی زۆر ترسان بوو ڕێز و خۆشەویستمەیە بۆ بەرزانی قالەغەڵوس چون زۆر خۆشەویستە لای من تە تەلەفۆنی بۆم کرد وتی عومەر گومەلەرزەی ترە بێت وتم بۆ وتی لە عەرزەوە نێزگیازانی باشە تۆش نووسی بوو کاک عومەر ئەو شۆی بۆ مەلەرزە وتێت خەڵچینە من پشت ڕاستێکەمە بۆ مەلەرزێ بەرەوە نزیک بۆش دواییش بووش دوایی هەم گومەلەرزە بوو تۆ لەوە گەڕێ کاک عومەر ئەو جەماوەری بوون و خۆشەویستیتان لەکوێوە هێناوە ئەو جەماوەری خۆشەویستیە ئەوەیە بەڕاستی تۆ ڕێز بەرامبەرەکە تەکری لەناو کۆمەڵگاکەتە بەڕاستی بە چاوی بەڕێزەوە تەماشاکرێ تۆ هەیەکە تۆ ڕێز لە بەرامبەرەکەت نەگری خەڵکش ڕێزت لێ ناگیرێت بە تایبەتی ئێمە بەسپاسەوە لە هەر شوێنێک بووی ئێمە ئەبێ وابێ ئێمە لەگەڵ هاوڕێیان و لەگەڵ کۆمەلگاکەمانە خۆمان دروستکەین بە هەموو شێوەیەک بێ کە ئێمەش خۆمان بەکەمتر نازانین لەناو کۆمەلگاکەمانە هیچمان جیاوازی تر نییە لەگەڵ کیسانێکی ساغا زۆر بەمانتیاتی تەخەڕجی کردووە لە زانکۆکانە لە خوێندیگاکانە لە تەواوی شتەکانی هەمووی بەهرەمەند و خەڵک شارەزا لە ڕووی هونەریەوە لە ڕووی وەرشیەوە لە ڕووی بواری ئەدەبیە لە ڕووی بواری شعرەوە لە بواری هونەریەوە ئەمانە کاری خۆمان کردووە ئێمە پێگەیەکمان ێسان ناو کۆمەلگاکەمانە زۆر کاری باشمان
من بە تەحەداشەواڵێم کۆمەڵی کوتەواڵەکانی کوردستان یعنی ئێمە پێشەنگی لە زۆربەی ڕێکخراوەکان کە لە ناو کۆمەلگاکەمانە دێی خۆمان کردێتەوە کاری خۆمان کردووە لە خۆپشاندانە لە بەیاننامەکانمانە لە داواکاریەکانمانە لە بەتایبەتی ئێساکە کۆمەلگایەکە کرێ بە تایبەتی پرۆژەیەکە کرێ لە ڕاپەڕینە و پرۆژەیە زۆر دڵخۆشکەرە بۆ سەرجەم کورتەواڵەکان کە بەڕێز کاقوبات هەمیشە ئەندازیاری کار و ئیشی جوانە کە هەمیشە لە خزمەتی هاوڵاتیانی خۆشەویستە ئێمە بۆ یەکە ئەو پرۆژەیە لە خزمەتی کورتەواڵەکانە لێرە و مژدەی بەڕاستی مژدەیان پێدەم ئێستاکە لە کارایە و ئیشکردنایە کە زۆربەی کورتەواڵەکان ئەبنە ساحیبی شوقەی خۆیان و لە سلفێکی جژنانەیەک بەڵێنێک هەم جژنانەیە هەم جژنانەوابزانام هەر تا ئێستش تۆ جژنانە تێ بۆ ئەندامەکانت هەموو جژنێک بەڵێ من ئەمیشا لەگەڵ هاوڕەکانم لەگەڵ ئازیزەکانم ئیشەڵا جژنێش شتێکەکەین کە هەم بۆ جژنانە هەم بۆ برادەکانم کە من هەمیشە سفرەی ئەوان ناوەدان بێ من بەڕاستی هەم دڵخۆشم و هەم ئەتوانم بیکەمە دوو جەژن ئەگەرای کەسێک بڵێ بەڵای من گۆرایی نازانم کاکەزانە بە قوربانت بمەوە مەکە توش بنەوە سڕاتەکانمان پێ ناڵێ گۆرانیمان بۆ ناڵێکاوم سڕاتەکان بەڕاستی تۆ ئەوە دوایی بۆ دوای باسی لاانە کاتەکەمان زۆر دڵخۆش بووین لەگەڵ ئەو ئازیزانە کات زۆر بە خێرا ڕۆی کە کارزان و ڕژان پێیان وتین کاتەوە بۆ بەڕاستی پێم ناخۆش بوو حەزمە کرد زیاتر بێ بەڵام ئێمەش کاتەکەمان هەرە و ئەوەندەمان بۆ دیاری کراوە جا لەگەڵ گۆرانی کۆتایی کاکە دلۆڤان و کاک لوقمان بینەرەکانمان بەزێ دووبارە بەخێر بێن دووبارە جژنتان پیرۆز بێت دەستخۆش باش دەستخۆش بەڵێ ئازیزان ئێمە لە شوانی جەژن بەردەوام دەبین لەگەڵتان هەر شەوی بەنامەیەکی تایبەت لەگەڵ توێژێکی تایبەت لەگەڵ ئێوەی ئازیز دەبین بۆ ئەو شەو بەرنامەکەمان کۆتایی هات ئەوە گۆرانیەک لەگەڵ ئەو گۆرانیە هەر لە جەژن و خۆشیان هەر لە خۆشیان بفەرموو کاک لوقمان ئەی بەلار و بەلار و بەلارەوە دووسەری دایکت وەرە لاماوە یەک بەلار دوو بەلار سێ بەلارەوە دووسەری خاڵت وەرە لاماوە مەیلی دوێنایە بۆ سەری تۆ بوو خەتای منیە یەک بەلاری تۆ ئەی بەلار و بەلار و بەلارەوە دووسەری دایکت وەرە ماڵاوە هەی بەلار دوو بەلار سێ بەلارەوە دووسەری خاڵۆتە وەرە لاماوە هەڵی داکێنە سەرچۆ بیکەج بێ خەتای منیە لەسەر تۆدا بێ ئەی بەلار و بەلار و بەلار و بەلارەوە دووسەری خاڵۆتە وەرە ماڵەوە خەتای منیە باڵای کورددا بێ یەک بەلار دوو بەلار سێ بەلار